من ئیجازەم وەرگرتووە لە بەڕێوەبەرایەتی حیزب و ئەو ماموریەتەم پێدراوە ئیجازە لە ئێوەش بخوازم کە تێگرا لەو کاتە تاریخیەدا، لەو کاتە مێژوویەدا، لەو لەحزەیەدا کە یادی ئەو عەزیزە گەورانە دەکەین، بڕیار بدەین پەیمان تازە بکەینەوە دەگەڵ گیانی شەهیدانمان و لە پێش هەموواندا دەگەڵ ڕوحی پاکی دکتۆر قاسملووی خۆشەویستمان، دکتۆر قاسملووی گەورەمان، مامۆستامان، ڕێبەرمان بەڵێنی پێ بدەین کە نیگەرانمان مەبە، بە دوات دادەین. ئەمەش وەک تۆ یا سەر دەکەین یا ئەو ئیفتیخارەمان بەنسیب دەبێ کە بینە قەلاغ تۆ ئەتە دەباوەش بگری.